پێیان وەکو نیازپاچیەک حکوومەتی عێراقی لەم کۆناکەدا دەستی هاوکاری و خزمەتگوزاری لە یادی ئەنفەلا سەرخۆشی لە بنەماڵی شەیدان و منتیقی گرمیان و بارزان و هەموو شوێنانی کە بە بەرشاڵاوی ئەنفال کەوتون سەرخۆشی لە کەسوکاریانەکە هاوخەمیانین من خۆمێکێکم لەوانەی کە لە تەمەنێکی کەمان لە تەمەنی 4 ساڵیە بە شاڵاوی ئەنفال کەوتم لە شاری هەڵەبجە گوازراینەوە بۆ تۆپزاوە لە کەرکووک بەڵام تا ئەم لەحزەیەش کە ئەمان بینن هیچ شتێکمان بۆ نەکراوە جگە لەوە نەبێت کە هەویەیەکیان پێیاوین باجێک تەنها هیچ سوودێکی نییە جگە لەوەی کە پێمانە و تەنها هەرەوەنە بۆیە داواکارم لە حکوومەتی هەرێم لە حکوومەتی عێراق فیدراڵ کە هیچ نەبێ قەرەبوویەکی کەمی کەسوکاری شەیدان و ئەنفال کراوە بکاتەوە چونکە ئەوەی کە ئێمە بینیوانە تەمەنێکی کەمە کەسانێکی وەکو تەمەنێکی کەما بینیومە کەسانێکی تووشی ئەو حاڵەتە بوون کە زۆر کەس دەتوانێت بەرگەی بگرێ خاصەتەن لە تەمەنێکی مناڵیە کە زەڕبێکی زۆر بەلایانی دەرونی ئێمە وەکو مناڵ کەوتووە هەتا ئەم لەحزەیەش لە بەرچاومە کە چۆن چۆنی بووە جگە لەوەی کە تەمەنم 4 ساڵ بووە. لە 35مین ساڵیاتی ئەنفال و جینۆسایدی گەلی کووردا سەری ڕێزدا ئەنەوێنین بۆ گشت کڕۆڵە ونبووەکانی گەلەکەمان کە حکوومەتی پێشووی گۆڕبەگۆڕ بە چەند قۆناغێک هەوڵی لە ناوبردنی گەلی کوردیە کە ئەمەش وەکو هەموو خەونەکانی دیکەی ئەمەی لە گۆڕنا کە بەبێ گوێدانە هیچ یاسایەکی مرۆڤایەتی هەوڵی لە ناوبردنی ڕۆڵەکانمانە بە گەنج و پیر و ژن و مناڵەوە کە ئەمەش لە هیچ یاسایەکی دنیا ڕێگە پێدراو نەبووە بەڵام بەداخەوە کە ئەم کارە ساتەی بەسەر گەلی کووردا هاتووە کە ئەتوانین بڵین برینی ئەنفال ئەوەنە گەورەیە کە ناتوانین بە هیچ جۆرە پێناسەی بکەین. ئەمە ئیشمان کردووە نەک بکو ئەنفال بەتایبەت بۆ هەڵەبجە ئێمە داوای قەرەبوویەکمان کردووە بۆ هەموو کەسوکاری ئەنفال لەبەر ئەوەی کە ناتوانین ئێمە ئەندام پەرلەمانی تەنها هەڵەبجەنین لەبەرەوە من خۆم وەکو ئەندامی لیژنەی شەیدان و زیندانیانی سیاسی کارم کردووە و داوای قەرەبوویەکم کردووە بۆ زیندانیانی سیاسی بۆ شەیدان و ئەنفال و کیمەباران کە لەم بودجەی ئەم ساڵا بتوانن لایەنی کەم ئەو زیانە زۆرە ئەو کارە ساتە گەورەی کە بەسەر گەلی کورد و ئەنفالە هاتووە بتوانن قەرەبوویەکی کەمیان بکرێتەوە.